بازاری گۆشتفرۆشانی شاری سلێمانی نزیک دەبینەوە لە جژنی ڕەمەزانی پیرۆز لەگەڵ ئەوەی کە نرخی گۆشت بە شێوەیەکی بەرچاو بەرزبووەتەوە، بەڵام خواستی هاوڵاتیان لەسەری کەم نەکردو. دەمەوێت لێدوانی گۆشتفرۆشان وەربگرم وی بزانم کە نرخەکان لە ئێستادا چۆن و خواستی هاوڵاتیانی چنێکە لەسەر گۆشت. سڵاو لێبێ کاکی وام کاتت باش ماندوو نەبن و لەشتان ساغ بێ. ئەمێ بزانم خواست چۆنە لەسەر گۆشت و نرخەکانیش لە ئێستادا چۆن؟ والله خواستی گۆشت لە شەو ڕەمەزانانی کە فەرقی زۆرە لەبەرەوەی معاشەکە لە وەختی خۆیان نیە، یعنی حکومەت دەسی بە خەڵکەکە، حکومەت سیخەی نییە لەبەرەوەی کەس ناوێت لە پارە خەرجکە. ئەوەشی کە بێ بۆ 3 کیلۆ 4 کیلۆ کیلۆیەکە بە لەبەرەوەی شتیش گرانە، هەر گۆشت نیە ئەوەی کە بێداویستی ڕۆژانە بێ گرانە. نزیکە بینەوە لە جژن بێگومان هاوڵاتیان هەر گۆشتەکان بە تاکید وەڵا ئەوەی کە یعنی خەڵک بتوانێت لە جژن مناسبەیەکی خۆشە، خەڵک هەمووی پێشوازی لێکە، بەس کە تۆ ژیفانت یانە بێت چی بکە؟ یعنی کابرا ساتیادیە بۆ 9 کیلۆ هەبوو لە ئەژدی ڕەمەزان هاتوو بۆ 9 کیلۆ کیلۆ گۆشت، دەڵێ با شتێکی جوانم بەرکەی وەک من پارەکەی پێم پارەکەم بە هەدەر نەڕوا لەبەرەوەی کابرا کە پارەی پێنێ وەک شتێکرانە پارەی جاران بۆ 2 کیلۆ 3 کیلۆ گۆشت ئاو ئێستا ئەنج دەقە بە کیلۆ گۆشت بەڕێک. نرخەکان چۆنە لە ئێستا؟ وەڵای نرخەکان وەکو پێم وتن بەرخ لە 25,000 کاوڕمانەیە بە 24 گوێرەکەشمانەیە بە 22. بۆچی ئەوە نرخەکان بەرز؟ وەڵای نرخەکان بەدەست زێمە نییە لەبەرەوەی تۆ هەر چوار دەوری کوردستان شەڕە، ئەو حیوانێکە لە دەرەوە هاوسەوە نییە، داهاتی ناخۆش بەشی ئێمە ناکە، لەمەیانش گرانە. ئاین لەمەیان زینەقەمانەکەی لە 10,000 ناروسە بە 10,000 نارە، ئێتۆ لێوە گران بێت لێش گرانە بێت. بەتام بەرزبوونەوەی گەڕێتەوە بۆ پێش ڕەمەزان. وەڵای پێش ڕەمەزانیش یعنی پێمان نەخست بە ڕەمەزانیش شتە گران بووە لەبەرەوەی ئێمە ئەوەی کە لە وڵاتانە بۆمان نیمان، ئێمە خۆمان وڵات نین، ئێمە شاوەڕێی دەستی عێراقیشن، عێراقیش دەستی خۆ بناغی غەرمی کوردستان، یعنی ئەوە تا لە معاشەکە دەستی بێکە نەخۆ سەڵات حیوان ئاوردەکە بینێرە بە کوردستان. چاوەکەن ڕێسن چاوەکەن. بەڵێ بینەرانی کۆباز دەمەوێت ئاماژە بۆ بکەم، یعنی لەگەڵەوەی کە بارودۆخی هاوڵاتیان لە ڕووی پێدانی موچەوە خراپە، بەڵام هاوڵاتیان هەردێن بۆ کڕینی گۆشت و پێداویستیەکانی تایبەت بە جەژن، بەڵام زۆری نرخەکان لە چاو پێش ڕەمەزاندا وای کردووە کە خواست کەمتر بێتەوە لە چاو ڕەمەزانانی پێش و هەروەها ئامادەکاریەکان بۆ جەژن.